أحمد ومحمد، قلبي محمد بهديه نتعبد. قلبي محمد يا ربي صل عليه، ما الطير ناح وبرد، ما الطير ناح وبرد، وهو النبي الماحي. قلبي محمد الوجه كالمصباح، قلبي محمد ما حب ظلام ونادى، نادى لكل فلاحي، نادى لكل فلاحي. هو أحمد ومحمد، بهديه نتعبد. يا ربي صل عليه، ما الطير ناح وغرد. هو أحمد ومحمد، بهديه نتعبد. يا ربي صل عليه، ما الطير ناح وغرد. وهو النبي الحاشر، قلبي محمد ونحن فيه نفاخر. قلبي محمد من لم يصلي عليه فهو البخيل الخاسر، فهو البخيل الخاسر. وهو النبي العاقب، قلبي محمد قمر أضاء كواكب. محمد مسك الختام حبيبي، أعلى الأنام مراتب، أعلى الأنام مراتب. هو أحمد ومحمد، بهديه نتعبد. يا ربي صل عليه، ما الطير ناح وغرد. هو أحمد ومحمد. ئیمڕۆ 15 ساڵ تێپەڕ دەبێت بەسەردا مەزراندن حوجرەی گرک کە ساڵانە چەندین فەقێ تێدا ختم قورعان پیرۆز دەکەن و تێدا دەردەچن. تو وەک مامۆستا کە ئیستا بەڕێوەبەر حوجرەی گرکی پەیامت چییە بۆ قوتابیەکان کە نزیکەی 200 قوتابینە؟ دەستپێک ئەوە سوپاسی رب العالمین دەکەین کەەوە ڕێتەڵەبیانە و ئێتەقیانەی داگەێمە. الحەمدولله ئیمڕۆکە ساڵیادی ڕۆژێکی زۆر زۆر گرممان کردەوە. 15 ساڵ تێپەڕی بەسەردا مەزراندنی حوجرەی گرک کەەوە هەتاکو ئیستەکەوە ئەو ناوانەی کەەوە نزیکمان کەەوە ختمیان کردیە تقریباً 65 بۆ 70 کەس دەبیتن کەەوە ڕۆژانە مانگانە ساڵانە تەڵەبە هەیە ختم دەکەن. بەڕاستی نانی جەوێکی ئیمانی ڕۆحی زۆر زۆر لەی حوجرەیە هەیە کەەوە بەشەر کاتی تێدە حوجرە یعنی هەز بە ئیطمئینانێک دەکەن لە دڵەوە بۆ چونکی بەتنێ ذکر و ئەورادی رب العالمین دەکرێت، بەتنێ قورعان تێدا خواندن بەسکو هیچ مجادلەیەک هیچ قسەیەکی غەیر شەرعی نییە. بەتنێ قورعان خواندنەکەوە ئێمە بەتنێ خۆمان پەیوەست کردگە بە قورعان خواندن. بۆ بەتنێ قورعان چونکی هەر کەسێک هەتا قورعان نەخوێنیتەوە لە قورعانش تێنەگەتن، ئەوان نە لە ژیان تێدەگەتن نە لە دنیا سەرەگەتن. دەستان خۆش مامۆستا جەزاکم الله خێرە. دەستان خۆش. الطير ناح وبرد، ما الطير ناح وبرد، وهو النبي